بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. ئیمڕۆ جومعە حوتی گەلاوێژ بەرامبەرە لەگەڵ 29 ژوویەی 2022 زاینی. خۆشحاڵین بۆ جارێکی تر لە خزمەت ئێوەی خۆشەویستین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژ. هەروەک ئاگادارن چەند ڕۆژ لەمەوبەر 4 پێشمەرگەی حیزبی کۆمەڵەی شۆڕشگێر کە بە وتەی بەرپرسەکانیان لە جەولەیەکی سیاسی و تەشکیلاتی لە ناوخۆی وڵات بوون لە منتەقەی سۆما و برادۆست لە لایەن ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەرەکرێن و ئێستاش چارەنووسیان نادیارە. ئەم دەست بەسەرکردنە بووە هۆکارێک کە جارێکی تر چاوپخشێننەوانێ لە دنیای مەجازی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانەی کە پێشتر تەجروبەیەکیان لە مبارزەی مسلحانە و دژ بە ڕژیمە بووە، ئەوانەی پێشتر لە ناو هەر لایەنێکی سیاسیە بوو بێتن بەشدار بوون لە مبارزەی چەکدارانە لە دژی ڕژیم، یا ئەوانەی کە لە ناو سیاستان و بە شێوەیەک ئەم باسە جارێکی تر تاوتوێیەکەن قسەی لەسەرەکەن بە باشی ئەزانن بە خراپی ئەزانن بە گونجاوی نازانن کەدارێکی زۆری پێش بە گونجاوی ئەزانن و پێیان وایە ئەبێ ئەم زەرفیەتە حفز ببێ. لەو لاشەوە کۆماری ئیسلامی هەروەک پیشەی هەمیشەگی خۆی، هەروەک ڕەواڵی جارانی بە نسبەت بەرخورد بە مخالفینی خۆی بە تایبەت ڕێکخراوە سیاسیەکان دەستی داوەتە سێناریۆ دروستکردن. هەر لە ئێستاوە لە شۆهای تەلەڤیزیۆنیە ئەوێت بە ئەوەی کە ئەم ڕێکخراوە سیاسیە مشەخەسەوە بەگشتی ڕێکخراوە سیاسیەکانی مخالفی خۆی ڕەبط بداتەوە بە وڵاتانی ڕۆژاوە و بە تایبەت وڵاتانی ناوچەکە. ئێستا ئەوێت بڵێت کە ئەم 4 کەسە لە پەیوەند لە ئیسرائیل و لە سازمانی جاسووسی موسادەوە هاتوون و بۆ کاری خراپکاری هاتوونەتە ناو وڵات. هەرچیەک بێت ئەم سەناریوانە شۆهایەکی تکرارین لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ خەوشدارکردنی جوڵانەوەی حەقوازانەی خەڵکی کوردستان. جوڵانەوەیە کە جگە لە ئەو مافە ئینسانیەکان تا ئێستا مافی چارەنووسی خەڵکی کوردستان بەرابری ژن و پیا و عداڵەتی کۆمەڵایەتی هیچ خواست و ویستێکی تایبەتی مەترح نەکردووە و ئەگەر چەکیشی هەڵگرتووە بۆ دفاع لە خۆی بە حەز و ویستی خۆی نەبووە و داسەپاوە بەسەریاو و هۆکاری سەرەکی و تاوانباری سەرەکیش کۆماری ئیسلامیە. ئەمانەوێت ئەمڕۆ بزانین مێژووی خەباتی چەکداری لەکوێوە دەست پێ کرد بە تایبەت کۆمەڵە لە چه هەلومەرجێکدا دەستی دایەت چەک بۆ مبارزەکردن. زەرورەتی سیاسیەکەی ئەو سەردەمی چی بوو؟ چۆن هاتووە و ئێستا لە چ قۆناغێکدایە؟ ئەوەی دەستاوردەکانی چی بووە ئەو خەباتە ئەو تاکتیکە بۆ مبارزەکردن و ئێستا سیاسەتی ڕوون و مشەخەسی کۆمەڵە بەنسبەت ئەم تاکتیکە لە مبارزە چییە؟ هەروەها ئەمانەوێت باسێکی شکین لەو سێناریویانە کە لە داهاتووە حتمەن کۆماری ئیسلامی چاوەڕوانەکرێت کە بەتایبەت ئەو 4 کەسە کە پێشمەرگە بوون قبلن لە ناولایەنێکی سیاسی ترا دەست بەسەر کراون بێنە سەر تەلەڤیزیۆن و لە ئەترافاتێکی کە هەمومان باشەزانین و دەستی کۆماری ئیسلامی و هەموو کۆمەڵگای ئێران و بەتایبەت کوردستان ڕوونە لەژێر شکنجەیە بێن و هەندێک ئەترافات کێشن بۆ ئەوەی کە نەک لایەنێکی سیاسی تایبەتی پێبکتن بۆ کە نەک ئەو 4 کەسە یا ئیدارەی موساد و ئیسرائیل بەڵکو بیاوێت هەدەفێکی کولیتری پێکێ ئەویشەوەیە کە جوڵانەوەی خەڵکی کوردستان ڕەبط بداتەوە بە سیاسەتی وڵاتانی تری دژبەیەرە. بۆ ئەم مەبەستە و بۆ تاوتوێکردن لە سەرم باسە داوامان لە هاوڕێ حسینی حەمیدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە بێ لەم باسەیە لەگەڵمانە بەشدار بێت. جێ خۆیەتی پێشەوەی بچینە لای هاوڕێ حسین بیرتان بێنینەوە کە ئێوە شەتوانن لەم تەوەرە لەگەڵمانە بەشدار بن. ئێوە ژەتوانن بێنە سەر هێڵی تەلەفۆن یا لە ڕێگای کۆمەڵە میدیا نێتوەرک لە پیجی کۆمەڵە میدیا نێتوەرک لە فەیسبوکەوە
ڕاستەوخۆم بەرنامە بڵاو بێتەوە هاوکار دەتوانن نەزەر و بۆچوون و کامنتی خۆتان دابنین هەوڵە دەین بە پێی مەجال ئەوانشتان بۆ بڵاوکەینەوە جگەلەوە شەتوانن لە ڕێگای تۆڕی ئەنتەرنەتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 1970 61 67 64 بێنە سەر هێڵی تەلەفۆن و لە باسەکەیە ئەگەر نظرێکتان هەیە یا ئەگەر سوالێکتان هەیە لە ئێمە و لە میوانی بەرنمەکە ئاراستەی بکەن و ئێمەش بە پێی مەجال لە خزمەتتاندابین ئەچینە لای هاوڕێ حسێنی حەمیدی کاک حسێنم کاتت باش سپاس لەوەی کە قبوڵی زەحمەتت کرد و لەم بەرنامە لەگەڵمانی سلام کاک ئاکوگیان سلام بۆ ئێوە هەموو هاوڕیان و بەڕێوەبەرانی بەرنامەکە و تلڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا لە هەرکوێک ئەم بەرنامە گوێگرن و ئەی بینن سڵاویان ئەرز دەکەم هیوادارم هەمیشە ساق و سڵامەت و تەندروست بن لە خزمەتدا خزمەت لێمەوە کاک حسێنی خۆشەویست پێشێکیەکەم وت و خۆشت پێم وابێ گوێت لێ بوو ئەوەی کە چوار کەس گیراوە و بووەتە ئەو هۆکارانێشی کە ئێسێ وتم ئەم بەرنامان لەسەردانەوە باس لە مبارزەی چەکداری باس لە تاکتیکی خەباتی چەکداری لە کوردستان بووەتە باسێکی بەڕۆژ لە دنیای مەجازی لە کاناڵەکان لە مێدیا فارسەکان و کوردیەکان خەریکن باس لە ماکەن با پێشەوەی بچینە سەر ئەمە بزانین مێژووی خەباتی چەکداری لە کوردستان بەتایبەت لەو سەردەمەوە کە کۆمەڵە دەستیدایە چەک بۆ عەلەیهی کۆماری ئیسلامی چۆن بوو دەستیدایە چەک زەرورەتەکەی چ بوو کاک ئاکوگیان ئەو باسەی کە من لێرە بیکەم بەشێک زۆری بەرحاڵ تەجربەی فەردی خۆم و ئەوەی کە بۆ خۆم بەشداری ئەم بزوتنەوە چەکداریە بووم ڕەنگە ئەوە بەیان کات بۆ لێکۆڵینەوە لەم بەحسە بەحسێکی زۆر مهمە واقعاً احتیاجی هەست بەوە کە لێکۆڵینەوەیەکی ئاکادمیک بکرێت لەسەر مبارزەی مسلحانە بەگشتی لەم سەردەما و تایبەتی تر لەسەر مبارزەیەکی مسلحانە کە کۆمەڵە دەستی پێکرد لە کوردستانە بۆچی ئەمەی تاکی دەکەم لەسەر مبارزەی مسلحانە کە کۆمەڵە کردی ئەوەسە کە جیاوازی هەست لەگەڵ تەواو ئەو مبارزە مسلحانە کە پێش لە ئەمەی کۆمەڵە لە کوردستانە ئەم نەوعە لە مبارزەی مسلحانە دەست پێ بکە فەرق و جیاوازی هەست بە چەپ و ڕاستیەوە بیگرە ئەوەی کە پێشتر ئەحزابی ناسیۆنالیست و حیزبی دموکرات مەسەڵەن لە کوردستانە نوێنەرایەتی کردیا مبارزەی مسلحانەیان بە شکڵێکتر بووگە ئەهداف و ئارزوەکانیان شکڵێتر بووگە کاسن فەرقی هەست لەگەڵ ئەوەی کە کۆمەڵە دەسی پێکرد حتا لەلایەن چەپیچەوە هێزە چەپەکانیش وەختێک مبارزەی مسلحانیان کردووە بەر لەوە کە کۆمەڵە دەست پێ بکە ئەوان دەستیان پێکرد وەک شتی کە فەدایەکان و ئەمانە بەرحاڵ لەگەڵ ئەو مەشیە چریکی چاکە جیا لە توودەی مردم و بە ئێرادەی جەمعێکی ڕووناکبیری ئینقلابی شۆڕشکێر دەستیان پێکردە بۆ ئومێدە کە ئەمان کارەکە دەست پێ بکەن و دوایی خەڵک کەفێتە شوێنیان و کارکە ئەمە فەرق و تەفاوەتەکەی ئەوە بوو کە کۆمەڵە خود مبارزەی مسلحانەکەی جەماوەری دەست پێ کرد بە مبارزەیەکی جەماوەری بە توودەی مردم دەستیان داوە کارێکە و کۆمەڵە وەک تەشکیلاتێک ئەی گەرەکی بوو جوا و بەو نیازە باتەوە ئەم خەڵکە هەروە نەچنە بەرەو پیری شەڕێک کە نە لێ ئەزانن و نە خۆیانیان بۆ ئامادە کردووە بەرحاڵ بێت سازمانی بە خەڵکەکە متەشەکل بکە ئاموزشیان بە و ڕێگەیان بۆ ڕۆشنۆکاتە و ئاسۆیان بۆ دیاری بکە کە ئەشێ چی بکەن ئەمە یەکێک لەو خصوصیاتە بەرجەستەیە بووجا ئەوەی کە چۆن دەسی پێکرد بەڕاستی ئێمە وەک تشکیلات کۆمەڵە تشکیلاتێکی سیاسی بووین بە تەواو مەعنا یعنی مبارزەی سیاسی کاری ئێمە بوو مبارزەی سیاسی جەماوەری ئەوەی کە کاری ئێمە تەبلیغ تەرویج سازماندانی کۆمەڵانی خەڵک بوو بۆ مبارزەیەکی ئیجتماعی بۆ ئاڵوگۆڕ لە جامعەکە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕێک لە جامعە پێک بێت ئەوە هەر لە بەر لە ڕژیمی جمهوری ئیسلامی دەستی پێکردو کە بۆ دەستگیری تعدادی ڕەفەکان لە زیندانەکانە و وەختی قیام کریا ئەمانە هاتنە دەرەوە دوای ئەوەی کە کۆمەڵە ئاشکرا فعالیت خۆی دەست پێ کرد
هێشتا ئەم نێگەرشەی ئێمە بۆ مبارزەی سیاسی واقعی بوو بە جەرەیان ئەمەڵا ئێمە ئەو مبارزە سیاسیمان ناکرد و ڕەهبەرانی کۆمەڵا وەختێک هاتنە مەیان بۆ ئەم مبارزە سیاسیە بەرعەلەی سیاسەتەکان جمهوری ئیسلامی بە مبارزەیەکی سیاسی دەستیان پێکرد نمونونەکانی ئەتوانین وەک ئەو اعتراض و مبارزاتە تودەیەکە لە کوردستانە بوو بۆ ئەوەی کە دفاعکەن لە دەستاوەردەکانی قیامێک کە بە خوێن هەزاران نەفەر بە سەرنجام گەی بووە بلاخرە نەتیجەکەی بوو ئەوەی کە بەداخەو هێزی چەپ و سکولار ئامادەگی ئەوایە نەبوو یا قدرت ئەوانە نەبوو سازمان ئەوایە نەبوو کە دەسەڵات بەدەسەوە بگرن جەرەیانێکی کۆنەپەرست و ارتجاعیان لەژێر خاک دەراورد و ئەم انقلابە بەرحاڵ ئەوان بوونە ساحیبی بۆ بوونەوە کە ئەوان سازمانیان و بۆ ئەوە کە ئەوان منسەجم بوو بۆ ئەوە کە ئەوان بەرنمەیان بوو بۆەوە کە بە دەسەڵات بگەین دەسەڵات بەدەسەوە بگرن بەرحاڵ لە مقابل ئەم مبارزەیەکی سیاسیمان بوو بە اعتراض بە تەحەسن بە اعتصاب بە ڕاپەیمایی بە چۆڵکردنی شار بە ئەمانە گشتی ئێمە مبارزەی سیاسیمان دەست پێ کرد بەڵام لە پاڵ ئەوە ئێمە بلاخرە لە کوردستانیشان مشکڵێک ترمان بوو ئەویش ئەوەی کە دەرەبەگەکان و خان و نازانم ئاغەوات و کۆنە شێخ و ئەمانە وەختێک حکوومەت مرکزی شلە بووە و یا بەرحاڵ دەسەڵاتی بەسەر کول ئێرانە زەعیف بوو یا بە کوردستانە زەعیف بوو ئەمانە هەوڵیانەدا کە جارێکی تر لە زاویەیەکی کۆنەپەرستانەوە بۆ دەسەڵات تێبکۆشن و بۆ تێبکۆشن کە جارێکی تر مثلەن سیستمی ئەرباب و ڕعیەتی دابمەرزێنە و مڵک و ماڵێکە وەخت خۆی لە جەرەیان ئیسلاحات ئەرزیشا لەدەستیان دەرچوو دوارە ئەوانە بەدەست بێرنەوە بلاخرە پیان وابوو کە ئەم ڕژیمێکی ارتجاعی و کۆنەپەرستە و ئەتوانێت ئەو کاریانە بۆ بکاتەوە جبە خۆمەینی خۆی بەشێک لە مبارزەی لەگەڵشا هەر ئەوە بوو کە مخالف حتا ئەو هینە کورتیچە بوو ئەو ڕفۆرمە کورتیچە بوو کە شا بە وجودی هاو تەغییرێک لە ژیان کەشاوەرز بوو بلاخرە نظام ئەربا و ڕایەتیە لە نەتیجەیەوە ئەوان دەستیان بل بۆ چەک وە کۆمەڵێک وەک سازمانێکی سیاسی نەیەتوانی کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشی بێدفاع هەروە لە مقابل ئەم دەرەبە بوو شتاکە بۆ خۆیان سنەتیان بووگە دەوڵەمەند بووگەن چەکیان بووگەوە ئینتزار ئەوە چووکە جمهوری ئیسلامی لەسەریان بێتە جووا و کۆمەڵە نەیەتوانی لە مقابل ئەمانە بێدەنگ بێ هەر بۆیە دەستیدا ئەوە کە کۆمەڵانی خەڵکیا کرێکار و زەحمەتکێش و جفتیار دێهات سازمان بات و ئەگەر تەرەفەکانیان مسلحن ئەمانی مسلحکەوە بەناو یەکێتی جوتیاران ئەم مبارزە مسلحانە بە نەحوێک شکڵی گرت بەڵام هێشتا لە مقابل جمهوری ئیسلامیە ئەقدامێکی فرن نەبوو تا ئەوەی کە ئەوان مەسەڵەن لە شوێنێ وەک مەریوانە دەستیان پێکرد سپای پاسدارانیان برد لێنا دوارە جێگیریان کردەوە بە شێوەی ڕاستەوخۆ لە کۆنە دەرەبەگ و نازانم حتا جەرەیانێک وەک قیادەی موقت لە وەختا بەداخە هاوکاری شەدیدیان یەکرد و کۆمەکیانیان نەکرد تەلاشیان نەکرد بۆ ئەوەکە کنترۆل شارێک کە بەدەست انقلابیەکانە و بەدەست کۆمۆنیستەکانە و بەدەست ئەوان کۆمەڵە و هەموو سازمانە سیاسیەکان تر و بە شێوەیەکی دموکراتیک ئیدارەیان نەکرد ئەمانە ئەخلاڵیان تیاوە وجودە هاور وەرگەرەێکیان بوو بە هەر شێوە شار مەریوان وەک نقطەیەکی مەرزی و ئەوەی کە بلاخرە دەست مەرزەکە بلاخرە کنترۆل بکەن و ئەوانە بێن و وینی بکەن لێنە و وردە وردە ئەم شەڕە دەستی پێکرد ئەم ئاعترازاتە ئیتر حاڵەتێکی نظامی بەخۆیە و گرت کە ئێمە هیچ وەختی دژمنەکەمان بە مسلح و چەکدار تێت ئەلەی ئێمە شەڕەکات و شەڕمان پێفرۆشێ ئێمەش ناتوانین بە دەستخاڵی لە مقابلیانە بێسین واشێ مسلح بین زەرورەت مسلح بوونەکە ئێمە لەو ئەوڵگە لەو واقعەن ئەمە بوو تا ئەوەی کە بالاخرە ئەمە ڕشتی کرد ئێمە لە گشت شارەکانە لە شارگەل کوردستانە لە هەر کوێنەیەکە کە دەسەڵات بوو کۆمەڵە تێکۆشا بۆەوە کە شوورای شارەکان دامەرزنێ بنکەکان دامەرزنێ و مهمتر لەمانە گشتی کۆمەڵانی خەڵک لە چارەنووس خۆیانە بەشدار بکە بە سازماندراوی چون پێمان وابوو کە قدرەتی خەڵک لە زۆربوونیانە نییە قدرەتی خەڵک لەوان نییە کە معتەرز بن
قدرەتی خەڵکا لەوەکە ئەمانە سازماندراو بن ڕێکخراو بن بۆ بە شێوەی ڕێکخراو کار بکەن بۆیە ئێمە تەلاشمانەکرد بنکەکان نازانن شوراکان هەر کوێنەیەکا بوو دەسەڵاتمان بەدەست خەڵکەوەداوە خۆمان صاحب دەسەڵات نەبووین وەک هێزێکی سیاسی نزان کاکسین هۆکارەکانت باس کرد ئەوەی کە ئەساسەن کۆمەڵە ئەویز مبارزەیەکی سیاسی و جەماوەری بەرێتە پێش بەڵام ڕوبەڕوە بێت لەگەڵ جریاناتی مرتەجع و دەرەبەگ و وەکو مفتی زای و سپای ڕزگاری و دەیان جرانیاوە دوای ئەوەش ڕوبەڕوە بێت لەگەڵ هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان ناچار دەزەبات بۆ چەک و مقاومەت دەست پێکات ئەم تاکتیکی مبارزەی چەکداریە ئەگەر بە ناچاریش بێت ئایا مانەعێک نەبوو لە پەنای ئەوەی کە کاری سیاسی و جەماوەریەکە بشێتە پێش یا تەواوکەری یەکترین بوون بەو تەجروبەی کە خۆت بەشدار بوو تا ئەو جیەکی من بۆ خۆم بەشدار بووم ئێمە هیچ وەخت تەنیا مبارزەی مسلحانەمان بە تەنیا شێوەی مبارزەی خۆمان نازانی بەڵام وەختێک دژمن یەخەی پێمان گرتگە پێمانی تەحمێڵ کرد سرە ڕایەوە کە ئامادەگیمان نەبوو سرە ڕایەوە کە ئەمانزانی بارحاڵ لەبار نظامی و ئێمە ناتوانین جمهوری ئیسلامی یا بارحاڵ حکوومەت ئێران لە ڕێگەی نظامی و لە کوردستانەوە بتوانین بیگۆڕین بەڵام ئێمە ناچار بووین بۆ ئەوە کە دفاعکەین لە خۆمان حتا ئەو وەختە بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستان بەناو بزوتنەوەی مقاومەت بزوتنەوەی بەرگری لە خۆ دفاعکردن بزوتنەوەیەکی دفاعی بوو بەڵام بارحاڵ جمهوری ئیسلامی ئەمانیت تەحمڵ ناکرد ئەسڵ معنای نەبوو بۆی کە ئەم شتە لێ بکە هەر بۆیە بە نەزەر من ضروری بوو مبارزەی مسلحانە بۆ ئەو سەردەمە من وتم لە ئەوە قسەکانمەوە ئەمە احتیاجی بە لێکۆڵینەوەیەکی علمی و ئاکادمیک هەست کە ئایا واقعاً ئێمە ئەمانتوانی خۆمان لەم مبارزەی مسلحانە لابین یعنی کەسێک هەست بێژێ ئێمە ممکن بوو کە بتوانین لە ڕێگەی ئەوە کە مبارزەی مسلحانە نەکەین باشتر لە مقابل جمهوریە ئیسلامیە بوێسی من خۆم وای نابینم بەڕاستی وازانم ئەگەر ئێمە مبارزەی مسلحانەمان لە پاڵ مبارزات تودەیی مردما دەست پێ نەکردایێت ئەمە هەر شکستەکەی هەر لە ئەوەڵ بزوتنەوەکەوە شکستەکەی معلوم بوو بەڵام ئێمە دوای 30 ساڵیش هێشتا شەڕمان تەواو نەکرێت لەگەڵ کۆماری ئیسلامیە هێشتا فشارێکین بەسەر کۆماری ئیسلامیەوە هێشتا کۆماری ئیسلامی ئەلا ڕەغمەوە کە هەموو کون و خوشبنێکی کوردستانی لە ڕێگەی نظامی و داگیر کردی و سەدان هەزار نیروی نظامی هەست بۆ ئەوە کە ئێحساس ئەمنیەت و ئارامش بە کوردستان ناکە بەڵام هێشتا خەڵکی کوردستان خۆیان بە سەربەر دەزانن هێشتا خەڵکی کوردستان خۆیان بە شکست خواردوو نازانن لەبەر خاترەوە بست بە بست ئەو خاکە شەڕی لەسەر کریاگە مبارزەی بۆ کریاگە ڕفێقەکانێ ما کۆمەڵانی خەڵک کرێکاران زەحمەتکێشان هەموو ئەحزابی سیاسی کەسیان گیانی لەدەستدا لەسەر ئەم بۆ ئەم بەرەنگاریە بۆ ئەم مبارزە مسلحانە بارحاڵ ئێمە هینە فرەماندا تەڵەفاتی فرەماندا گیانفرێ لە ڕەفیق عەزیزمان گیانیان لەدەستدا خۆزگە لەگەڵ ڕژیمێکا تەرەف بووین کە احتیاجمان بە مبارزەی مسلحانە نەبوایەت و ئێمە واقعاً کۆمەڵە و ڕەهبەرانی کۆمەڵە شارەزای مبارزەی سیاسی و جەماوەری بوون و ئەمانە گشتی ئەیبینی لەو هەر لەو فاصلا کە ئەو ڕەفیقە لێمە لە زندانەکان مەرەخەس بوون و کەفتن ناو دۆران قیام و بەر لە قیامیش هەتا ئەزانی چە ئەقسل عەمەڵێکیان بووە بۆ ئەوەی کە خەڵک بێرنەمەیان بۆ مبارزە تماشای مبارزات کاکفوات کرد تماشای کاسدێق کرد تماشای کا حەمەحسەین هەر کامێک لەم ڕەهبەرانە چاولیەکەی بۆ خۆیان وەک ئەوەی کە دەریایەک خۆشانکەن تودەی کرێکار و زەحمەتکێشیان خۆشانە کرد بۆ ئەوەی کە لە مقابل جمهوری ئیسا بێسن بەڵام ئێمە شەڕمان وەختی شەڕمان پێ تەحمەڵ کردیا واقعیەتە شەڕ نیرووە گرێ شەڕ هێزی گەرەکە شەڕ تەوانی گەرەکە شەڕ ئەوەی گیانبازی گەرەکە دەی ئێمە ئەگەر ئەم شەڕەن نەبوایەتە تووشمانەوە ڕەنگە زۆر ڕەسەنەگە ڕژیمێک بایێت لە ڕێگەی دموکراسی و لە ڕێگەی مزاکرەوە لە ڕێگەی قسەوە هەر کارێک ئیمکانی بوێ ئێمە تاقیمان کردێتەوە بۆ ئەوە کە بتوانین بە ڕاحەتر بە ئاسانتر بە کەم تەڵەفاتر ئێمە بە خواست و ویسەکان خۆمان و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستانە بگەین بەڵام لە هەر کوێنەیەکە فقط جوامان گولە بووگە جوامان شەڕ بووگە و جواومانەوە بووگە کە جمهوری ئیسلامی هێرشی کرێت سەرمان
دەی ئێمە لەم هێرشا بە نظر من دەستاوەڕمان بوو. کاک حسین باسە لە دەستاوەرد کرد ئەگەر جگە لەو هەموو گیان بەخ کردووە ئەگەر جگە لەو هەموو بریندارە جگە لەوەی کە لەرحاڵ ئەو هەموو ئەزیەت و ئازار و ئارەق ڕشتن و ئەو زەحمەتانەی کە ئێوە خۆتان لەو زەمانەیە تەجربەتان کردووە و لە شەڕە دەستاوەردێکی ئەگەر بدە ڕەدیفی کەی بە یەک دووسێ یا هەر شێوازێک خۆت پێت خۆشە ئەو دەستاوەردەی کە مبارزەی مسلحانە بە تایبەت لە جوڵانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستانە باسی لە بکەیت توانی بە چیوشی ئیشارە بکەیت بەر لە هەر شتێک لە تەوازن قوایەکە تۆ چاو لە تەوازن قوایە بکە کە لە سەراسەر ئێرانە لە بین کۆمەڵانی خەڵک لە سەراسەر ئێران و جمهوری ئیسلامیە وەک ڕژیمێکە تازات لە سەرکار تماشای ئەم تەوازن قوا بکە بزانە چ تەفاوەتێکی هەست لەگەڵ کوردستانە ئەوان مبارزەی مسلحانەیان نەکردێت لە ئێرانە تۆ ئەبینی جمهوری ئیسلامی هەر زۆر زوو هەموو مبارزاتێکی سەرکوت کرد بەبێ ئەوە کە زۆر دەنگی دەربێت بەڵام لە کوردستانە ئیسەیچیە لەگەڵ بێت هێشتا جمهوری ئیسلامی خۆی بە سەرکەوتو نازانێت کۆمەڵانی خەڵک لەم تەوازن قوا خۆیان بە شکست خواردو نازانن خۆیان بەوە نازان کە شکستیان خواردگە مبارزەیان کردووە بلاخرە تەوان خۆیان هەر ئەو نەبووگە کە کردیگیانە بەڵام بێت باشای تەوازن قواکەکە مەسەڵەن لە هەر ئەوە سەردەمە کە ئێمە مبارزەی مسلحانەمانەکرد لە کوردستانە جمهوری ئیسلامی بەڕاحەتی نەیەتانی سەروازگیری کات و لە دێهاتەکان کوردستان و شار و دێهات کوردستانە سەربازگیری کاوە جوانەکان بەڕاحەتی ڕەوانەی مەیانەکان شەڕکەوە بکوژی لە شارەکانترەوە نەبوو لە مەدرسەکانە مناڵ مەدرسەی ئەو من لە بیرمە یەک جار لەو شەڕگەلە 15,000 مناڵ ژێر 15 ساڵی لە مەدرسەکان ئێرانە و هەنار بۆ جبهەی شەڕ عێراق لەسەر مینە و منفەجر یەکرد بۆ وەکە ڕێگەی پیشڕەوی هێزە نظامی و ڕێزمیەکەی ئامادە بکە لە کوردستانە قدرێت ئەو نەوعە بەسیجیە نەبوو قدرێت ئەو نەوعە سەربازگیری و ڕاماڵکردنی لاوان و مناڵانی بۆ جبهەکان شەڕ نەبوو حتا لە لەحاز مبارزەی سیاسی چۆ من ئەزانم جمهوری ئیسلامی زۆر دڕندە و دڕندە خوب و لە مقابل مردم کوردستانە و ئیعدامی کرد و دوایەوە ئیعدام چەند کەسی 59 کەسی 10 کەسی نازانن لە هەموو شارەکانە لە ئەوڵە وەختی هێرشی هاورد ئەم ئیعداموریە کرد بەڵام خەڵک بەوە چاوترسێن نەبوون و توازن خواکەیان بەو بۆنەوە کە مبارزەی مسلحانەیان بوو لە پاڵ مبارزەی سیاسی خۆیانە تەوازن قواکە بە نەفعیان ئەگۆڕیاوە هەمیشە مەسەڵەن ئەگەر بۆ نمونە لە سراسەر ئێرانە ئەگەر دانەیەک لە ئەنگرێکی حزبێک سازمانێک بە ئیعلامیەیەکە و بگیریایە 100% ئیعدامە کردیا تۆ ئەبینی لە کوردستانە پێشمەرگە هات پێشمەرگایەتیە کرد دوای ئەوە خۆ جمهوری ئیسلامی خواهش و تەمەنایە کرد حتا کەسی ئەهەنات باوکیان دایکیان کاری بۆیانە کرد کە ئەمانە هەر فقط چەکدا بن و بڕنە و لە ماڵ خۆیانە دابنیشن دەی ئەمە تەوازن قوایەکە کە خەڵک لەم تەوازن قوا مبارزات خەڵک لەم تەوازن قوا بە نەفعی بووگە ئەمە مەسەڵەن دەستاوەردە چێ پێکەی بەرحاڵ دەستاوەرد دەوانیشە زیاتر ئایسە مەسەڵەن چاو لێ بکە لە سەراسەر کوردستانە ئەمە وەک مبارزەی مەسەڵەن ئەوە نییە کە سەربازێک چویە سەربازی کردوێت و خۆی داوێتە کوشت کەسێک کە تێ بۆ پێشمەرگایەتی کۆمەڵەوە دەورەیەکی سیاسی ئاموزشی ئەبینێن لە بنیامێکی سیاسی جەهەتدار و بیرەکاتەوە حتا لەسەر مەزهب لەسەر نازانم بەرابری ژن و پیا و لەسەر هەموو چت ئەمانە ئاموزشی دیە ئێمە هەزاران کەس لەو کەسێ لە هاتگن ساڵێک دوان 5 مانگ 6 مانگ لەناو پێزی پێشمەرگەی کۆمەڵا بوون ئاموزشیان دیگە بە فەرهەنگێتر ئاشنا بووگن و چوونە سەهانە ناو جامعە فرێکیان زندگی شرافەتمەندانەی خۆیانەکەن مەحدودێکیان کە توانیویانە مەسەڵەن جمهوری ئیسلامی قانعیان کە هاوکاری زۆر زۆر مەحدود و بەرچاو کە تەحقیر شده بوو هاوکاری لەگەڵ ڕژیم جمهوری ئیسلامیان لە کوردستانە مایەکەی تەحقیر بوو ئەهانەت بوو کەورە حتا ئەوەی کە پێشمەرگەیەک بە میل خۆی بڕوایەتەوە چەکی دابنیایەت و بڕوایەتەوە لە ناو مردمان ڕووی نەبوو سەربەرزە بکاتەوە لە مقابل دایکە پێشمەرگەوە ئەو کەسێراوە ئەیان ناسی بە شەرمە و ئاگەڕیا ئەمە تەوازن قوای پێشنی تر ئەمە دەستاوەردی پێژن بۆ ئەو خەڵکە کە توانیانە وا بکەن ئیسە ڕەنگە ئێمە مەسەڵەن ئەگوتم ئەگەر لێکۆڵینەوەیەکی علمیش بکریە ڕەنگە ئێمە
کەمبودێرێکیش بدۆزینەوە بۆ خۆمانیش ئەزانین بارحاڵ هەر ئەوەی کە مبارزەی مسلحانە لە حدێک زیاتر دەرچوو مەسەڵەن ساڵەکان 64 و 65 و ئەمانە کە ئەوج بالاخرە پایگاگرتن و مبارزەی هین بوو ڕەنگە لەبار تاکتیکە و لەبار استراتژی نظامیمانەوە ئێمەش کەمبودمان بووێ و ئەگەر ئەو کەمبودیلمان نەبووایە دەستاورد دەبەرابەر ئەوەمانە بووایە بەڵام ئەوە بەرەحاڵ لێکۆڵێنەوەیەکی گەرەکە ڕەنگە لە بەرنامەکان نەگونجێ ئینسان لەسەرەوەوانە قسە بکە بەڵام دەستاوەەکانی بەنەزەر من ئەوانە بووە سپاس کاکسین چەند پەیاممان بۆ هاتووە تعدادێکیان ئێبرازی لوتفە و سڵاویان بناردووە بۆ جەنابتان و بۆ بەرنامەکە و ماندوونەبوونی و دەستخۆشیان کردووە لە سنە لە کامیاران لە هەورامان ئەوە بەگشتی سڵاو و ئەوان ناردووە بەڕێزێک زۆر بە دوور و درێژی شتێکی نردووە من دایانم بۆ دوای پرسیارەکە با بتوانم کۆی بکەمەوە و حتمما لە ساقزەوەی و بەڕێزە نظری ئەویش حتمما ئەیگەیەنم حتمما کاک حسین کۆماری ئیسلامی لە جێی خۆیەتی جەرایاناتی مرتەجع و دواکەوتوش هەن زیای کردووە کەمی نەکردووە کۆمەڵە لە ئاوە بارودۆخێکە کەماکان بەردەوام درێژە بە خەباتەیە پرسیارەوەیە بۆ بۆ شێوازە سونەتیەی جاران تیم نانێرێتەوە مبارزەی مسلحانە ناکات بە شێوەیەک خەڵکانێک پێیان وایە وەستاوە هۆکارەکەی چییە؟ کاک ئاکۆ من لە ئەوەڵ قسەکانمە ئیشارەم کرد کە ئێمە مبارزەی مسلحانە وەک مبارزەیەکی توودەی جەماوەری چاومان لێ کردی هەمیشە وا نەبووە کە ئێمە جەماعەتێکی جیا لە توودەی مردم بە خاطر ئەوە کە خۆمان یا مەسەڵەن حزبەکەمان احتیاجی هەست بەوە کە ناوێکی بێ کە دەنگێکی بێ کە هەرایەکی بێت نیرو بۆ ئەوە مەصرف بکەین بەڵکو ئێمە مبارزەی مسلحانەمان بەشێک لە مبارزەی توودەیی بووە مبارزەی توودەیی وەختێ جێگە پای خۆی نەبێت لە ناو جامعە لە ناو کۆمەڵگا ئیتر ئەوێتە مبارزەیەکی چریکی یعنی مبارزەیەک جەماعەتێکی ڕووناکبیری بارحاڵ انقلابی بە هەر دلیلێک لەناو بەبێ ئەوەی کە خەڵک بەشداری ئەو نەوعە مبارزە بن بێت و بەخرم مبارزە بکات دەی ئەمە واقعەن نەتەنیا ناتوانێت کۆمەکە بەڵکو ئەوێتە نقطە زەعف حتا بۆ ئەو بزوتنەوە ئیجتماعیە کە ئیسەر ئانە شتڕی گردێ مەسەڵە نەبینی ئیسە مبارزەی مسلحانە نییە وەلێ مبارزەی ئیجتماعی لە هەموو کون و قوشبنێکی ئێرانە یەخەی بە جمهوری ئیسلامی گردێ و جمهوری ئیسلامی تەواو هەوڵ و تەلاشی بۆ ئەوەسەکە یانە تەواو ترس و هینەکەی لەسەر ئەوەسەکە ئەم ئێعترازات و مبارزاتە جەماوەری و گشتیە کە بە ئەبعاد و وەسێع ئیسەر ئانە هەست ئەمە یەخەی پێگردووە ترسی لە وەسە ئەنا لە حاد نظامیە و خۆ قدرەتی زیاتر بوو سپای پاسدارانی هەست نازانم بەسیجی هەست نزیک وە خۆیان ێژن 1 ملیۆن نیروی نظامیان هەست دەی ئێمە بە چەند پێشمەرگەوە تۆ بڕۆ لەگەڵ 1 ملیۆن نیروی نظامیە ئەوی جیا لە ئەوەی کە بلاخرە لە جیا لە مردم تۆ مەجبوری خۆت شارێتەوە لە مردم وەختی ساچیتەوە تو لەو وەختایە ئەوم بەرزی مسلحانەمان کرد هەموو شتێکمان لە ناو خەڵکا بوو و هەموو مبارزەکەمان دڕەنگە ئەوانە گشتیان مسلحانە ناهاتن ولی ئەوەی کە ئیمکانات ئەو مبارزە مسلحانەیە فراهەمە کرد توودەی مردم بوو ڕەنگە بەرنامەکە وەخت ئەوەیە نەبێت کە ئێمە ئەو مبارزە توودەیە کە لە پشت پەردەوە بوو وەک یارمەتی دەری پێشمەرگەی کۆمەڵەوە هێزی پێشمەرگە بوو لە کوردستانە ئەمانە بیتێری بەربی خەیتە بەرچاو ئەبینیت کە ئێمە فقط وەک ئەوەی کە ێژێ نوک یەخەکە بووین کە نیروی مسلح بووین بەڵام ئەوەی کە واقعەن کێفەکە بوو توودەی کرێکار و زەحمەتکێش و مردم و ژن و پیا و لە کۆمەلگا بوو کە ئەمانە گشتی دەستیاندا دەستیەکە و تۆیان اینەکە بەخێوە کرد و تۆیان ڕاو اینەکرد من لەبیرمە لە هیچ کوێنەیەکە ئێمە نەبووگە کە مبارزەیەکی مسلحانەیە حتا ئەمەڵیاتێ بکەین کە توودەی خەڵک لێ ئاگادار نەبووێتن بە شێوەیەک و یارمەتیەکیان نەدابێ بە شێوەیەک و لە بە نەوعێک بەشداریان نەکردێت هەر لەوەی کە زەخمیەکیان بدەسە ماڵخۆی هەر لەوەی کە داوا دەرمانیان هاوردە هەر لەوەی کە جبهەکانیان هەمیشە دایم تێکردێ بۆ ئەوە کە بزانن لە کوێنە کێفی شەکەی لێ بڕیاسە کوێ نازانم احتیاجی بە مهمات هەست کێ احتیاجی بەنان هەست
دەیان جار وا بوو ئەم ئینسانە زەحمەت کێشێنە گیان خۆیان و مناڵیان سزە خەتەر بۆ ئەوەی کە بتوانن تیکەیە نان بە پێشمەرگە بێن ئیسا ئەوەتە نییە تۆ وەختی ئەوەتە نییە چۆن بە چوار پێشمەرگەوە بڕۆ گیانەوە لە حاز تکنیک و تاکتیکی چاو زۆر فەرقی کردە تۆ مەسەڵی من لەوە بەرە چین دەنەفەرچینە دێک ئەو دیە بەس فەرزەوە کە ئێمە نەمان هێشتایەت خەڵک بڕواایە بۆ شار و خەڵک لە دیەکە بڕایە دەرەوە خۆ جمهوری ئیسلامی نەیەتوانی بزانێت کە ئێمە هەینیانی ولی ئاخریستانە هەر مناڵێکی مەدرسەی هەر شوانێک هەر نازانم خەڵکێکی عادی تەلەفۆنێکی پێ و هیچ دێک نییە حداقل سەدان تەلەفۆنی تیانە بێ دەی بەراخر تۆ چۆنەتانی خۆت مەخفی بکەیت ئەگەر گەرەختە مبارزەی مەخفیکەیت دێ ئەگەر هێزت هەست هێزێکی گەورە کە ئیسڵ احتیاج بە مەخفیکاری نەبێ قدرت ئەنوێنیت و بە قدرتەوە ئەچیتە و کارم نییە شاید مەسەن ئیمکانەکەی فراهم بێ بڕیت ئێمەش بەراخرە ئەم نیرووە نظامیە وەک استعدادێک وەک ئەبزارێک بەدەست کۆمەڵانی خەڵکە و هێشتمانە سەو بەڵام واقعەن من بە دروستی نازانم کۆمەڵەت بە دروست تاکتیکیکی ئوسوڵی هەڵبژاردووە کە لە شرایەتێکا تۆ نە پشت جبهەیەکی محکەمت هەستکە هێزی نظامیت یا ئەو کەسێکە بلاخرە لە جریان مبارزەیەکی مسلحانات زەخمیەوە نەخۆشە کەفن پەکیانە کەفێ بەڕاحەتی بێن و بڕن بەڕاحەتی هات و چوو بکەن ئەگەر فشاریان بۆ هات لە گۆشەیەەکە و بێن بلاخرە خۆیان گەینە مەناتە پشتجبهەکەی و ئەوەی کە لە ناو ئێرانیشە تۆ بەراحال ئەو هێزە نظامیە گەورە گەرەکت بێ وەک جاران بە کوردانی 200 کەسیەوە ئەچوینە نمەنتەقە و فعالیتمانە کرد و ڕژیم جمهوری ئیسلامی سوور ئەیزانی زۆر جار بەکرێگیراوانی مەحەلیج کە بوون حتا خەبەریان نادا بە ڕژیمی جمهوری ئیسلامی تا بۆیان بکریان لەبەر نە لەبەر خاترەوە کە هێز پێشمەرگەیان خۆشگەرەک بی لەبەر خاتر گیان خۆیان ئەترسیانە گیان خۆیان کاران نەیەکرد یعنی منزومەوەسە قدرەتت بێت ئەیکەی بەڵام بە تیم و بە نازانم تعداد 4-5 پێشمەرگەوە ئەمانە وازانم جیالەوە کە زەرباخوا جیالەوە کە زەعف ئەنوێنێ جیالەوە کە ئەوێتە هۆی ئەوە کە ئەو مبارزاتە ئیجتماعی و کۆمەڵایەتیە کە ئیسەی یەخەی بە جمهوری ئیسلامی گردووە ئاتۆ هاتە دەست جمهوری ئیسلامی و کە هەر ئەو بزوتنەوە بە باشی سەرکوت کات و بالاخرە خەتشەی پێوارەتکە هیچ نەفعتری نییە بەڕاستی بۆیە ئێمە و کارە ناکەین یعنی سیاسەتی ئوسوڵی ئێمە ئەوەسەکە مبارزەی مسلحانە ئەشێ تودەی بێش جەماوەری بێ جەماوەری کۆمەڵانی خەڵک تیا بتوانن ڕاحەت بەشداری تێک زۆر باشە سپاس کاکسین ئەو پەیامی کە قەولمدا بیخوێنمەوە بۆ چوونە پرسیار نییە تا حدێکیش نزیکە با من ئەوە خۆی بیخوێنمەوانێ بۆی کە لەر حاڵ پەیامەکە بگەێنم سڵاو ڕێدی نردووە بۆ بەرنامەکە سپاس یەکەین نووسێتی سەبارەت بەم بابەتە بۆ چوونی خۆمتان پێ بڵم پێویستە وەک سەرەتایەکەوە بوترێت خەباتی چەکداری بۆ کۆمەڵە هەمیشە شێوازێک لە خەبات بووە بۆ هەموارکردنی ڕێگای خەباتی جەماوەری سیاسی و مەدەنی باواتایەکی تر خەباتی چەکداری بۆ خۆی ئامانج نەبووە بەڵکو ئامرازێک بووە بۆ گەیشتن بە ئامانج تەنانەت لە هەشتاکانیشدا کە کۆمەڵە زۆرترین چالاکی چەکداری لە خۆی دەنوان مەبەست هەمان هەموارکردنی ڕێگا بوو بۆ خەباتی جەماوەری و خزمەتکردن بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بۆیە بەڕای ئێمە هەر هێزێکی سیاسی کە خەباتی چەکداری هەڵدەبژێرێت پێویستە دۆخی کۆمەڵایەتی سیاسی ناو کۆمەلگاکە خۆی بەباشی هەڵبسەنگێنێت وەڵامی ئەو پرسیارە بداتەوە کە ئاوا چالاکیەک لە هەر دەورەیەکدا چەندە یارمەتی دەکات بە کۆمەڵانی خەڵکی چەوساوە تا ئاسانتر و بە ڕەنج و ئازارێکی کەمترەوە خەباتەکەیان لە دژی چەوسێنەران بە پێش بەرن بینەرێکی خۆتان لە سەقزەوە ئەم پەیامی نردووە زۆر سپاس بۆم بینەرە عزیزە چەند پەیامی ترمان بۆ هاتووە فەریاد لە چەمشار ئارشام لە سنە ئاوات لە سنە ڕۆزبێ لە بانە ڕێباز لە سەقف زۆر سپاس بۆ ئەم بینەرانە عمومەن سپاسیان کردووە لە بەرنامەکە و پێیان وایە لەم هەلوو مەرجەیە تەوەرێکی گرنگە و تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەبێ زیاتر لەسەر ئەمە ورد بێتەوە بە تایبەت دوای دەست بەسەرکردنی ئەو 4 کەسە کە ئێستا لە زینداندان و چارە نووسیان نادیاراو
و پێیان وایە کە کۆمەڵا بێ سیاسەتێکی ڕۆشنتر لەم عەرسە و لەم تاکتیکەیە یا سیاسەتی ڕۆشنی خۆی زیاتر باس لێ بکات لە میدیاکانیەوە. زۆر سپاس بۆ ئەم بینەرانە. عمومەن پەیامەکانیان ئەمەی بوو کە من گەیاندم. هیوادارم ئەگەر کەسێک پێی وایە دانەیەک لە مازانە پێیان وایە کە بە تەواوەتی نەمتوانم پەیامی ترمان بۆ بنێرن، من حتمما تەکمیلیەکەم و بۆ شوونی ئەوان ئەنێرم. کاک حسەنگیان با بگەڕێمەوە بۆ لای جەنابەت. ئەگەر خۆ لەسەر ئەم بۆچوونێم بە تایبەت بینەرەمان لە سەقس هیچ تێبینیەک نەبوو. زۆر خۆشحاڵ بووم، ئەحساس نزیکایەتیەکەم بەحاڵ وەک نەزەرێکی وەک هاو نەزەری خۆن چاویەکەم بەڕاستی مەلاحزەیەکم نیە. زۆر خۆشحاڵە بووم کە بینەرانی ئێمە دەخاڵەتکەن لە بەحسەکە و نەزەر خۆیان بێژن. ڕاستنگەرەکە زۆرتر خۆشحاڵە بم کە نەزەر ببیسم تا ئەوەی کە قسە بکەم. بەحاڵ من زۆر سپاسی ئەو بینەرە خۆشەویستاکەم و مەمنونیم. زۆر سپاس بۆ تۆ کاک سەنگیان. ئێستا کۆمەڵە هێشتا فێرگەکەی دەرگای فێرگەکەی کراوە، دەرگای ئامۆژگای کراوە، هێزی پێشمەرگە وەرەگرێت. ئەو زەرفیەتەی هێشتووەتەوە، زەرفیەتی تاکتیکی مبارزەی چەکدارانە. ئامۆژگای سیاسی و نظامی هێشتا دەرگاکەی کراوەیە. بۆچی ئەم زەرفیەتە هێڵێتەوە؟ چه ئاسۆیەکی بۆ دوا ڕۆژ هەیە؟ ینی بۆی کە ئایا بەهی وایە هەر بەو شێوازە کە قەبلەم بوو ئەم خەباتە درێژە پێ بدات، یا بۆچی ئەم تاکتیکەی لە ئێستاە هێشتوتەوە؟ بەشێک لە واقعیەتەکە ئەوەسە هێشتا ئەم تەوازن قوا بە نەفعێ من نەبوو، بەو شکڵە بە نەفعێ من نەگۆڕیا کە تۆ دەست لە مبارزەیەکی مسلحانە یا بەرحاڵ ئەبزارێک بۆ مبارزای مسلحانە کە بەدەستەوە بووگە تەجربەت هەست، کارێت یا کردگە زەحمەتی تیا کێشاوە، لە مقابل چییە؟ تۆ بلاخراشێ شتێک بنیتە جێگەکەی کە ئەمە نەبێ. من وازانم ئێمە دروستە ئیسا هاینە کوردستانە و نیروی نظامیمان بەرعەلەی جمهوری ئیسلامی نەخصستە کار لە ناو خاک ئێرانە و پێمان وان نەبووە کە ئیسا ئێمە ئەگەر هاینە خاکی کوردستانە حتمما ئەمە پشجبهەیەکی محکەمەوە ئێمە ئەتوانین بەرحاڵ ئەگەر سۆزی چوینە و مەسەڵەن لە ئێرانە فعالیت خۆمانمان کرد و فشارێکمان بۆ هات و ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان دارای ئەو توان و قدرەتە هەست کە وەک هێزێکی قەوی لە بێسێت بەرحاڵ لە مقابل جمهوری ئیسلامی هەبووین. دەی وەختێک ئەم قدرەتە نییە، ئەم توانە نییە، بەرحاڵ دیانە پشجبهەت نییە، پس ناکرێت. بەڵام مانەوەی ئەم هێزە یا بەرحاڵ ئەم استعداد و خەلاقیەتە ئامۆزشدان کۆمەڵانی جوان و تێکۆشەر ژن و پیا کە تێن بۆ پێشمەرگایەتی کۆمەڵە و خۆیان لە مقابل جمهوری ئیسلامی ئاوێنن، ئەمانە بە نەزەر من ئێمە وەزیفەمانە کە ئەو کەسێرەوە مراجعەمان پێکەن، هەم بتوانین ئامۆزشیان بین، هەم بتوانین فێریان کەین و هەم بتوانین بلاخرە هەرچەند حتا مدەتێک کەمیش لە ناو ئێمە بن، هەر کەسێ پێمان مراجعاکە ئێمە وەزیفەمان هەست کە ئەمانە هەروە بە دەست خاڵی دەستیان پێو نەنین و وەختی ئیمکانەکەمان هەست ئەتاین ئامۆزشیان بین. جیالەوە لە خودی کوردستان عێراقی چا ئێمە ئەگەر هێزی نظامیمان نەوێت، ئەگەر نیرویەک نظامیمان نەوێت پارێزگاری لە مەراکز نازانم تەلەڤیزیۆن و مەراکز نازانم ڕەهبەری و ئوردوگاکانمان و ئەوەی کە بلاخرە جەماعەتێک بە خەیاڵ ڕاحەتەوە بتوانن خانەوادەکانمان نازانم کەسانێکە هاان لە کوردستان عێراقا بە ئیحساس ئارامش بکەن. بەرحاڵ ئەمە نیرویەکە کە ئێمە احتیاجمان هەست پێ وەک نیروی نظامی. خۆزگە کوردستان ئەو نە قدرەتی بوایە، ئەو نە توانایی بوایە ئەمنیەت هەموو ئینسانەکانی بە ڕاحەتی بەرتەرەف کردایە ئێمە احتیاجمان بە نیروی نظامی نەبوایە، بەڵام ئێمە احتیاجمان هەست پێ بۆ پارێزگاری لە خۆمان. ئێمە ئەمانمانە خەڵکی کوردستانی عێراق، خەڵکی کوردستانی ئێران ئەوانیانە لەبیرە نەچۆسەوە کە جمهوری ئیسلامی و هەستەگەل جمهوری ئیسلامی چەندێک لە هێزی پێشمەرگە کە دانیشتوو بوون لە شارەکان کوردستان عێراقا ترۆر کردیانەوە دەستم ڕژیمە و تا خۆمان نەهاتینە دەست، تا خۆمان لە مقابڵیان نوێسای، تا خۆمان لەوانە بە حاڵ لە خۆمان دفاعمان نەکرد و نەیانتوانین دفاعمان لێ بکەن یان نەیان کرد. ئێمە احتیاجمان هەست بەم هێزە نظامیە و بۆ دوا ڕۆژیش
ئێمە واقعا احتیاجمان هەست هیچ دەسەڵاتێک لە دنیا بە تایبەت دەسەڵاتێکی داپڵۆسێنەر و سەرکوتگەر بێڕەحم دڕەندە وەک جمهوری ئیسلامی بە خەیاڵ ڕاحەتەوە دەسەڵات بەجێ نایەڵێ بالاخره حتا ئەگەر کورت ماوەیش بێت ئێمە بە نیروی مسلح ڕەنگە بتوانین جمهوری ئیسلامی لەناو بووین ئیسرانە بالاخره بە تاکتیک بە نازانم بە مبارزاتێکی تودەوی اجتماعی بەڵام ئەوەی کە لە دەست ئاخرەوە ئەمێنێتەوە وەک قیامێکی اجتماعی هەمووشە ئەوە نیشانەوە کە بالاخره تۆ مەجبورە بی کە ئەم دەسەڵاتە سەرکوتگەرە بێڕەحمە بە دەسەڵات یعنی بە قودرێت نظامی و دوورنمای ئێمەش بۆ داهاتوو واقعا هەر وەسەکە ئەشێت جۆرێک ئێمە حرەکەت بکەین من ئەسڵان خۆشحاڵ نیم کە ئەگەر ئینقلابێت لە ئێرانە بێت و ئێمە دوارە مەجبور بووین دەست بۆین بۆ چەک و مبارزەی مسلحانە لەسەر لە نۆ دوارە دەست پێ بکەینەوە ئەگەر ئەمە بێت بە معنایەوە ئەو قیامەت شکستی خواردگە کە دەسەڵاتێکە هاتێتە سەرکار دوای ئەم ڕژیمە دەسەڵات بگرێت دەسەوە بێت هێرشمان کاتە سەر و ئێمە دووبارە مبارزەی مسلحانە بەو شقڵە بکەینەوە ئەمە نیشانەی چه خۆشیەکی هەست چه لەزەتێکی هەست خۆی مە عاشق ئەوە نین بەڵام ئێمە ئەشێ ئەو کارگەریە کە ئەشێ بیکەین بۆ ئەوە کە دوا ڕۆژ احتیاجمان بە مبارزەی مسلحانە نەبێ هەر ئیساشێ دەسەڵاتێکمان بێت بۆ ئەوە کە بتوانین هێزی نظامیمان بێ هێزی مسلحمان بێت بتوانین بەرحاڵ حفاظت لە خۆمان کەین و لە داهاتووە ئێمە لە قیامێکی اجتماعیە کە ئەکریێ ئەبێ لەو قیامە ئەو نەتوانی بێتمان هێزە سەرکوتگەرەکان نیروی نظامی ئەرتەش ئەمانە خونسا بکەینەوە و لە پاڵیا تودەی مردم مسلح بکەین یعنی ئێمە احتیاجمان بە تەسلیحێکی عمومی هەست یعنی تەسلیحێکی عمومی چۆن کۆمەڵانی خەڵک هەر کەسێک لە ماڵ خۆیە و ئەسلحەی بێ مهماتی بێ بەڵام بۆی مشخص بێت کە ئەم بنیامە ئەگەر شەڕێک دەستی پێکرد تابع چه گوردانێک چه نازانم هێزێکی نظامیە کێ فەرماندەکەیە لە کیەشێ دەسوور بگرێت چۆن کارکات کە من بۆ خۆم وازانم مناسبترین شکل بۆ داهاتوی کوردستانی هەرەوەسەکە هێزێکی مسلحی گشتی بێت ئەحزاب نظامی ئەحزاب مسلح یعنی یا ئەحزابێک کە هەن فعالیەتەکەن و ئەمانە هێز نظامی تایبەت بخۆیانیان نەبێ و هێزێکی نظامی بێت کە مربوط بە گشت کوردستان بێت و وەک تەسلیح عمومی و لە اختیار شوراگەلا بێت لە اختیار شۆراگل یا حکوومەت شۆرایی لە کوردستانە بێت کە بتوانێت بارحاڵ هەر وەختی لە هەر کوێنەیەکە تعرضێکمانە کردێتە سەر یا بارحاڵ شەڕێکمان پێفرۆشن ئێمە بتوانین نیرویەکمان بێت کە لە خۆمان دفاع بکە بەڵام نیرو و سازمان هیچ وەسان حزبێکی سیاسی دەسەڵاتی بەسەریان نەبێ بەڵکو شۆرای حکوومەت شۆرایی یا بارحاڵ شوراکانەمانە تەسیریان بێ وە خودە ئەوانیکە ڕەهبەرانیان فەرماندەهانیان هەمویان بە شێوەی هەڵبژاردن هەڵبژێریان و نەناو خۆیانە ڕەهبەرانیان مەسئولینیان فەرماندەکانیان هەڵبژێردراو بێ ئەمانە سیستمێکە بە نظرم بۆ داهاتوو ئەتوانێت قسەی لێ بکرێت و کۆمەڵانی خەڵک خۆیان ئامادەکەن بۆ ئەم نیرووە نظامیە اجتماعیە کۆمەڵایەتیە ئەمە تەنیا ئەمەش نییە کە ئێمە ئیسە دەستمان پێکردێ مەسەڵەن تۆ جامعەی وەک سویس ماشاکە جامعەی وەک ئامریکات ماشاکە هەموو کەس مسلحە هەموو کەس ئەسلحەی هەست شرط ئەوەسە کە تۆ قانونت بێت شرط ئەوەسە کە تۆ قدرێتێکت بێت قدرە شۆراکان ئەو نە قدرەتی بێکە هیچ کەسێک بۆ مەنافع شخصی خۆی ئەسلحە بەدەستەوە نەگری هیچ حزبێک بۆ مەنافع حزبی خۆی ئەسلحە بەدەستەوە نەگریان با قسەکانت پێ قەتەکەم چەند لەحزەیەت لەبیرە نەچێتەوە بینەرێکمان لەسەر خەتە دانێکیش لە پشت خەتە چاوەڕێ بکات تا ئەم بینەرە وەرەگرین بینەری خۆشەویست سڵاو لێ بێم کاتت باش ئەم کاتۆ ئەم کاتێکی ئەوەیش باش سڵاومز بۆ میوانە خۆشەویستەکەیشتان حسین هیوادارم هەمووی پاک و سڵامت بن کاگە حسین بە جوانی شاراکە بە بارودۆخەکە لە ئیستەی لە ئێران و یاکەتی چەکداربوونی هێزی پێشمەرگە یاکەتی نەحوەی چەکداربوونی کۆمەڵە لە مەنتەقا لە ئەوڵ و هەرتاکەتی ڕێیشتە بەڵام هاوڕێیان دووشت پێم وابێم پێم خۆش وەکو نەزەری خۆم ئاراسەیەوە و بینەرانی بکەم یەکی پێوەی کە تیمێک وەختێک تێتەوە بۆ مەنتەقا ئەو تیمە ئەوڵەن باش یا خراپی
هاتنی یان هاتنی ئیشتە بە دەردەخوا یان ناخوا ئەوە بمانێت کە تۆزیحیشی لەسەرە بەڵام ئەو تێ دەبێت شارەزایی ئەو منتەقە بێت ئێمە هەرچەند هەمومان ئەشێ یەکەن بین و هەمومان هاوڕای بین بۆیکە و چوار کەسە لەلایەنی ئەو حزب بۆ نارراوەسەوە پشتیوانی لێ بکەین دژبە جمهوری ئیسلامی بێستین بەڵام ئایا ئەو کەسانە شارەزای ئەو منتەقە بوون ئایا ئەو لاوێلەوە تازە پێشمەرگەی کە تازە ئەوێتە پێشمەرگەی چەند ساڵێک خەڵکی مناطقی جنوبی کوردستان بوو لە شماڵی کوردستان ئاگیرێ ئایا ئەو حزبە بەرپرسیاری ئەو مەسایلە نییە ئەشی ئەو شتانە ڕوو بکەنەوە شی ئەو حزبە بێ ڕووی کاتەوە وتم ئێمە هاودەنگین هاوڕاین لەگەڵی ئەمە حزبێشە هەست ئەو قادا لە واقعی لەو حزبە هەست ئەو حزبە قبولی بکات ناکرێت تۆ بە ئاسایی لەسەری ئەو شتە بڕۆی یەکێکیشی ئەوەی کە ئایا ئەو تیمانەوە کەتی ئیسای نێرێتەوە منتەقە ئایا ئەو شرایەتە فراهەمە بۆیان ئەو حزبە و تیمانێرێتەوە ئایا ئەو خەڵکە ئامادەی ئەویانە هەست کە ئەگەرێ شتێک پێشوو بتوانم بچنە هانایوان و دیارە مسلمە هێشتا ئەو شرایەتە نییە بەس وەختێک ئەو شرایەتە نییە جێ خۆیەتی ئێمەش لە بەرنامەکانە لە کەسەکانە انتقادی خۆمان بوو ئەو حزب بگرین یەک سەیتریشم ڕوو بە پێشمەرگانی ئەو حزبە هەست کە هیوادارم ئەگەر کەسی گرەی لێبێ یاکە دیار شتێ بێت ئێوەی جوانان ئێوەی لاوانی کە لە نێو ئەو حزبەدا کارەکەن باش ئەوەسە لە تاریخی ئەو شتە بزانن باش ئەوەسە تاریخی لێک بنەوە ئایا ئەو حزبە ئەوە سیاسەتی بوو کۆمەڵە ئەوە سیاسەتی بوو لە پێناو پێشمەرگە یعنی ئەوە مەسئولیت کەم بوو نیشانەدا بە پێشمەرگەکانی کە تیمێک ڕەوانە بکات و چون تۆشای تاریخەکەتان کەن لە درێژای تاریخ ئەمە چەندین کەسە متەسفانە لاوانی شۆڕژگێ لاوانی دڵسۆزی ئەم کوردستانە ئەوە قوربانی سیاسەتێکی غەڵەتی ئەو حزبە پس دیارە ئێشێ ئێوەی پێشمەرگەکان ئێوەی لاوانی ئەو هەوادارانی ئەو حزبە لێکۆڵۆنەوە بکەن لە ڕەهبەرانی ئەو حزبە کە بۆچی ئێمە ئەم حزبە لەو شرایەتە کە ئەزانین کە جمهوری ئیسلامی بە دوایەوەی ئیسرائیل تۆماربان کرد و بە دوایەوە کە سناریۆلێکی بۆ معلمان بۆ کرێکاران زۆر دای لێبوورنەکەم لەو بینەرە ئازیزە دەنگی قەتع بۆ متاسفانە من زۆر سپاس یەکەم لە هەر حاڵ پەیامەکەی گەیشت بینەرێکی تر هاتبووە سەر خەت من لە هاوکات دەنگیم قەتع کرد هیوادارم توانێت پەیوەندی بگرێتەوانێ و ئێمە وەسڵی بکەینەوانێ بەڵێ سڵاو لێ بێم کاتت باش هەلۆم کاتت باش دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کە بۆی کە ڕاستەخۆ پێکەوە بتوانین بدوین دەستخۆشی بەرنامەکەتان لێکم ڕاستەکەم پرسیارم بوو لە فەرموو کاگە حسەین شەرحیان داوە ئەلۆ گوێم لێتە کاگەن هەرگیان فەرموو کاکی جان ئەوەی جارێ کاگاسێن ئەزێتی ئەومان بۆ کێشێ هەرچەند دەستان خۆش بێ بەرنامەیەکی زۆر بەجێ بوو لە وەختی خۆیان بۆ خەباتی چەکداری ئێستەیە چی بکرێت کاگاسەین هەرچەند هاوڕێیانی تر باسییان کردووە دوێنێ لە بەرنامەی کاگا حەسەنا باسی کرد کاکە ئەمیر پرسیاری لێ کرد پشتی جبهە پشتی جبهەمان بۆ نییە شەرحی پشتی جبهە چۆن ئەبێ بگەڕێنەوە چۆن ئەبێ پێشمەرگەیە بێتە ناوە لەبەر چی ئەو حیزبانەی تر ئەو تیمانە ئەنێرنە ناوە ئەگەر بکرێ کاگاسەین بە کورتی بۆ ئەوەی خەڵکی تریش داوایان کردووە دلیلی چییە لەبەر چی کۆمەڵام مدەتێکە ڕای گرتووەی چەکداری ئێمە حەزەکەین لە زمانی کاگاسەینەوە سەری ئەو جوابە بین و سپاسیش بۆ بەرنامەکە و دەستخۆشیتان پێ سپاس بۆ ئێوە کاگەن بەژیت ئێمەش بۆ تۆ هەروە سپاس کاکەن وەرگیان سپاس بۆی کە بەشدار بوویت کات خۆش
کاک حسین پرسیار زۆرە و کات بەگشتی بۆ بەرنمەکە 10 دقەمان ماوە گوێ لە دانێکیان لە ڕۆژهەڵاتەوە بوو ئەوە یەکەمیان کە ڕای خۆی دەربڕی و ڕەخنەی گرت و ئەو شتانێک کە باسی کرد وتی ئێمە جگەلەوەی کە پشتیوانی لەو 4 کەساکەین وە بێت ئازادکردن بەڵام ڕەخنەی خۆشمان لەم شێوازە لە تاکتیکە هەیە کابرا خەڵکیژن و بە نردویانە بۆ شومان ئەگیرێت ڕێگا بەڵات نییە ئەم شانەی لە ڕحاڵ ئەو بینەرەی کەوتی ئەوەی دووەمیشیان کە هاوڕێکی خۆشەویستمان لە باشووری کوردستانە کاگەنوەر بوو ئەو پرسیارانەی ئاراستە کردی پشتی جەبها بۆچی کۆمەڵە ناینێرێتەوە ئەوە کە خۆت باس لێ کرد بۆ ئەو حیزبانەی نێرنەوە ئەوە ئەگەر بە کورتی دووسێ دقەیە ئەمەمان بۆ باسکەی چونکە پرسیارێکی ترماوە بێ لە کۆتایی شارە بکەین بەوە مەمنونە بوو زۆر مەمنونم من زۆر مەمنونم لەو بینەرە خۆشەویستانە کە نەزەر خۆیانیان دەربڕی نەزەر ئەو ڕفێقا کە دەری بڕی و بەرحاڵ لە ڕۆژهەڵاتەوە قسەیە کرد زۆر دڵسۆزانە مەسئولانە بوو من خۆشحاڵم کە ئێمە کەسانی ئاوا یاڕ بینەرانی ئاوا تیژبینمان هەست کە بەرحاڵ بە ئەحساس مەسئولیەت و بە دڵسۆزیەوە نەزەرات خۆیانی باسەکەن منیش لەگەڵ ئینتقادەکانیان هەم نسبەت بە ئەو حزب و سازمانگەلەکە بەرحاڵ هێز بۆ شقڵە ئەنێرنەوە بە شێوەیە کە بەرحاڵ بیرێکیان لێ نەکردگە سەو لە دوا ڕۆژەکەی لە حرەکەتەکە لە ئەوەی کە ماموریەتەکەی لە چی بێت و ئەمانە بۆنەوە کە حزبێکی جیاوازە من پێم خۆش نییە هەر لێرە و مەسەڵەن انتقاد لەوانە بکەم بەرحاڵ ئەوان وەزیفەیانە جواو بنەوە هەم بە کۆمەڵانی خەڵک و هەم بە حدەعەقەت بە هێز پێشمەرگەی خۆیان بە ئەحزابێک سیاسی کە هان لێرا و بەرحاڵ ئەو حرەکەتەی ئەوان دووکەڵەکەیە چێتە چاو ئێمە گەلی چاکە ئێمەوە حرەکەتمانە بەدڵ نیە بەرحاڵوان ئەبێ جواو بنەوە بداخۆ تایسە هیچ جوایەکیان نەداسۆ من گوێندا لە قسەی کاک عەبدوڵڵای مۆحتەدی لە یەکێک لە تەلەڤیزیۆنەکان دەرەوەی وڵات ئەو فقط هینیە کرد فقط ئەی خستە درۆ و حرەکەتەکە و ئەو پرۆپاگەندەی ڕژیمی کۆماری ئیسلامی خستە درۆ بەڵام ئەوە خو قانع کننده نییە نەبۆ خود پێشمەرەکان خۆیان نەبۆ هێزە سیاسیەکان و نەبوو کۆمەڵانی خەڵکی بەرحاڵەوەشێ ڕۆشنە بێتەوە من پێم خۆشە لەسەرەوە گەر پرسیار بێت قسە بکەین بە تایبەتی بەڵام لەسەرەوەی پیجبها واقعا ئەگەر هێزی نظامی یعنی نیرویەکی نظامی گەرەکی بێت مبارزەی مسلحانە لێل کشوەرێک وڵاتێک وەک ئێرانە بەو میزانە لە هێزی نظامی پڕچەک تا دندان مسلح وەک فارسەیژێ بەرحاڵ خۆ ناتوانێت هەر لە خاک ئێرانە ئەگەر بمانتوانە هەر لە خاک ئێرانە هەر لە وەختاوە خۆمان مەقڕمان بوو لە هەر دێک و لە هەر نازانم ناوچەیەک و لە هەر منتەقەیەک ئێمە هێز پێشمەرگەمان بوو فۆقی لەم ناوچەچین بۆ ئەو ناوچەکەی تر بەرحاڵ بە هێزی گەورەی خۆمانەوە گەڕیان و ئەگەر زەخمی شتێکیشمان بواێت ئێمە ئەمانتوانی بەرحاڵ بە خەیاڵ ڕاحەتە و بێڕێکن بۆ خاکی عێراق و مەقڕاتمان لە ناو خاکی عێراقا بوو کە ئەمانتوانی وارحاڵ بە خەیاڵ ڕاحەتە و بڕین بۆێنە ئێمە ئیمکان ئەوەمانە بوو کە نەخۆشەکانمان زەخمیەکانمان لە کارکەفتووەکانمان خانەوادەکانمان لێنا بەرحاڵ جێگیر بکەین کە ئەمان کرد بەڵام ئیسە ئێمە ئەوە هەست لە کوردستانە کە ئێمە هاین لێنا بەڵام واقعاً بەو بۆنەوە ئەم فشاریە لەسەر خەڵکی کوردستانی عێراق نەبێتە ئێمە نەبینە ئاتوێک بۆیەوە کە فشارێکی زیاتر بێرن بۆیان و ئەوان لە مقابل عملێکی ئەنجام شدا قرار بین کە خۆیان رازی نین پێی کە خۆیان گەرەکیان نییە خۆیان حەز ناکەن بەو شتە خەڵکی کوردستانی عێراق ئایسەلعانە ئارامشی گەرەکە زندگی خۆی گەرەکە بەرحاڵ دوای ئەو گشتە هات و هاوار و نازانم بێکاری و موچەیان نادرێت ئاعترازیان هەست بە حکوومەتەکەی خۆیان هانە ژێر فشار ئەوە تۆ بێ بە حرەکاتێکی ناسەنجیدەی خۆت بە سرفەوە کە مەسەڵ لە لێرا مایتەسە و فشارێک زیاتریان بۆ بێری لەلایەن هێزەکان ترەودێ ئەمە معقول نییەوە ئێمە ئەو سیاسەتە بە دروست زانین کە ئەمە نەکەینە ئاتوەیەک یعنی فشاری خۆمان بۆ بۆنەوە کە خۆمان پێمان باش بێت بیکەین و واقعا جیا لەوەیچە خودم مبارزات لە ئێرانیچە ها لەو حەدا کە تۆ ناکرێت بە شێوەی مبارزەی مسلحانە ئەمە ئاڵۆسکەی یعنی ئێمە فرەتر هەوای ئێمە فرەتر نازانم خەمی ئێمە ئەم مبارزە ئیجتیماعی و تودەیەسە کە لە سەراسەر ئێرانە هەست و پێمان وایە بەرحاڵ کوردستانیش ئەبێ
لەگەڵ ئەم مبارزە سەراسەریە بۆ نابودی جمهوری ئیسلامی بۆ سەرنگونکردن جمهوری ئیسلامی هاوگام بن هاوپشت بن بەیەکەوە خۆ ئەگەر ئێمە ئەوە قدرەتمەند بووە بمانتوانیایە بەبێ ئەوەی کە لێر کۆمەڵانی خەڵک لە ئێرانە هاوکاریگەن ڕژیم جمهوری ئیسلامی لە کوردستان ڕاو بنین و نێتەوە نەتوانێت بێتەوە خۆش بوو ئەمانکانی بیکەین وەلی وەختی ناتوانانی وەختی گرێت خواردوە بە تەواو مبارزات ئێرانە و بەرحاڵەشێت توی هەوا هەنگبی لەگەڵ ئەوە و ئەو مبارزاتە کاکسەنیان کاتمان کەمماوە بە کورتی کۆماری ئیسلامی جارێکی تر ئەوێت بە دروستکردنی سێناریۆ و شۆ لەم ئەمانەی کە لەم ڕۆژانەی آخر مربوطکردنی خەباتی کوردستان بە بەهانەی ئەو چوار کەسەوە بە ئیسرائیل جارێک بە عەرەبستان جارێک بە ئەمریکاوەی کە لە مێژوو شاکە زۆر جار کۆمەڵە بە شەوڕێ و یا بە ئەو کاتی ئەمریکایە بە هەر هێزێکی دەرەکی لە هەرحاڵ مربوط بووە ئێستاش خەریکە ئەوواکە ئەبێت چ بکەین کاتمان زۆر کەمە کاکسین یەک دقە و نیو ئەتوانی لەسەرەوە تەوزیحێکمان بۆ بدەین من بەر لە هەر شتێ واقعاً ئایسا هەمە فکر ئەو چواردانە جوانە کە ئەسیری جمهوری ئیسلامین و وحشیگەریە کە جمهوری ئیسلامی ئەیکات ئەزانم چەندێکانە ژێر شکنجە و ئازار و دینا و لەگەڵ خانەوادەکانیان خۆم بە خەمبار زانم بۆیان بەڵام واقعاً ئەم جمهوری ئیسلامی بۆ ئەم کارە مشخصەن لە ڕابطە تەک ئیسرائیلە لە زەعف و زەبوونیەکە کە نسبەت بە ئیسرائیل هەسی و هەڕەشەیەکە ئیسرائیل لێکات و ئەم توانایی و قدرت ئەوەیە لە مقابل ئەوە بێسێ بەرحاڵ گەرەکیە خۆی وەک فڕوفیشاڵێک جۆرێک نیشان با کە باوە ئەمیش کارێکی پێکردێ مەسەڵەن بۆ نمونە وەختێک قاسم سلێمانی ئەکوژن ئەمریکا ئەیکوژێت ئەو خود ناوێرێ مستەقیم لەگەڵ ئەمریکا شەڕکات چواردانە موشک بە پێی ئیطلاعات خۆیان یعنی خۆیان ئیطلاعیەدا پێیان ئێوە دەرچین لە مەقڕەکانتانە ئێمە چوار موشەکەنین بە مەقڕەکانتانەوە لێ ئەوانێن واکردی خۆ زەخمێکیان نەدا بەڵام لە مقابڵیان لە ئێرانە بۆ ئەوە کە ئەم شتە گەورە نیشان باتەوە بۆ ئەوە کە ذهنیت مردم بڕەوێنێتەوە ئەچێت موشەکە لە هەواپەیمایەکی مسافربەری 170 نەفەرە کوژێت بەناو ئەوە کە مەسەڵ خەریکە مبارزات ئەمەیچە سناریویەکی ئاواسم من وازانم ئەمە ئەسڵان سناریوەکە سناریۆی جمهوری ئیسلامیە حرەکەتەکە هین جمهوری ئیسلامیە و ئیسرائیل احتیاج بەوەیە نییە کە بێت چوار نەفەر پێشمەرگە بنێرێت بۆ ئەو مەسەڵ لە مرکزی لە ئێسفانە بەخۆ تەواو دنیا ئەزانێت لە ناو شار تارانە کەسیان گردووە محاکمەیان کردووە ئفشاگەریەکەن لەسەری دوایش بەراڵایەکەن یعنی ئەرزش کوشتنیشی نییە بۆیان ئەنا ئایانتانی بیکوژن بانترین کەسیان لە مەسەڵەی هەستەیە ئەکوژن هیچ کارێکیان پێ ناکردیە لە سووریا بە خەروار لیان ئەکوژن بۆمبارانیانەکەن حتا ڕووسیەیەکە هاوکاریانە و هەموو شەڕەکانی لە سووریا بە نیوری نظامی ئێران و پوڵ ئێران ئەیکا و خۆی زەرێک ناکا لە پای بەڵام لێنا لە بەرچاو خودە ئەو ڕووسیە و کە قدرت ئەوەیە هەست حتا لە مقابلیانە بێسێ نێڵێ وەری خۆ بەبێ چرا سەوز ڕووسیە خۆ ئیسرائیل ناتوانێت بگە لە نیوری نظامی ئێران ئەوانەیە هیچی پێ ناکردیێ مەجبورە بۆ ئەوە کە خۆی لەناو هێزەکان خۆیان لەناو نیروەکان خۆیان خۆی بە ئاعتبار بزانێت و بە قدر بزانێت ئەم تەوت ئاکە بە نەزەر من ئێمە ئەبێ واقعاً لەسەر ئەو چواردانە جوانە بینە جوواو و واقعاً هەر حرەکەتێکە جمهوری ئیسلامیەکە بۆ ئفشاگەری و ئەمانە بە ڕسمیەتی نەناسین عەلەیهی بێسین و کۆمەڵانی خەڵکیش بەرحاڵ لە مقابڵەوە بێس زۆر سپاس کاکسەنگیان کاتمان 30 ثانیە ماوە با من چەند پێیام هاتووە زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆی بەشدار بوویت چەند پەیامان بۆ هاتووە دانەیەک نووسێتی ڕۆزبێ لە سەقزەوە ڕاستەکات ڕۆزبێ من بە هەڵەوتم لە بانەوە ڕێباز لە بانەوە بوو ڕۆزبێ لە سەقزەوە بۆ زۆر سپاس بۆ پەیامەکەی بە ڕێزێکی تر هەر لە بانەوە پەیامی ناردووە سڵاو دەستخۆشی کردوە لە بەرنامەکە و لە من و لە حاڵ کاکسین دەستی خۆش بێت برازی لوتفی کردەوە نوێتی ئێمە کوڕان و کوچانی شاری بانە هەردەم ئامادەین ئەگەر هەر حرەکەتێکی نظامی دەست پێ بکات بەشدار بین چالاکانە جگە لە حرەکەتای جەماوەری لە حرەکەتای نظامیش بەشدارین بەڵام فێلەن کات گونجاونیە و چاوەڕێی بڕیاری کۆمەڵین زۆر سپاس بۆم ئازیزە لە شاری بانەوە بەڕێزێکی تر وتی کە کۆمەڵە بەنسبەت ئەم چوار کەسەوە هەڵوێستی چیە ئێمە کاکسێن تەوزیحیدا لەوە زیاتر لەسەری ناچم
وازیاری ئازادی ئەو چوار کەسین هەبێ وەکیلیان هەبێت دادگایان علنی بێت و هەموو شتێک لە مەوردیەوانەوە بێ ڕۆشن و وازع بێت تا جمعی داهاتوو بەرنمەیەکی تری ڕاوێژ بژین بە کامرانی. زۆر سپاس.